دەمباش تەماشەوان هێژا سەکارنهێلی مە لە کوردستان 24 بەرنامەدا پێشکەش دکەم. ئەمێ vê carê pirsa rizgarkirina bajarê Musil navenda parêzgeha neynewa û derdorên wê dabêj bikein. Bêguman halê navendên siyasî û serbazî û emnî li Bexda û li Hewlêrê bi germî behsê rizgarkirina bajarê Musil tê kirin. Di heman demda li ser astê hevpeymaniya nêvdewletî jî bi germî behsenê tê kirin ku pêwîst e dizîtirîn demda bajarê Musilê bêhêta rizgarkirin. Gelek xwendinên din jî bu vêketê nekirin gelo ev prosesa çabetê îdarekirin û prêvebirin. Pêşa roja parêzgeha neyna ji rûyê îdarekirinê û ew ê pêk hateya netewî û mezhebî û olî li vê parêzgehê çi bi ser bên. Em ê hewl bidin evan pirsa gelek pirsên din di çarçûvê vê bernamê xwe dê gelmêvanên xwe gotobêj bikin. Ji wana jî Romeo Hakarî sekreterî giştî Hezba Demokrata Beyt Nehrin Sami Şebek endamê berê Parlemanê Iraqê herwa Diktor Husameddîn Gilî serokê pişka zanistê siyasî li Zanxwe Salaheddîn û li bajarê Duhokê jî temaşevanê nêja Beşar Kîkî serokê civata parêzgeha neyînava digelmeye hikûmeke mêvanên din jiyên hêja ji pêkhatên cudayên sinûrê parêzgeha neyînava jî digelme gel hin mêvanên din bêguman ew jî di çarçovê bernameyê da dê serincên xwe bin. Em ê xêratina mêvanên xwe bikin em ê destpêkê biçîne cem Beşar Kîkî serokê civata parêzgeha neyînava. Yek beşar dembaş em ê li vê dest pê bikin. Piştî vê hefteyê taybetî hêza pêşmergên Kurdistanê operasyoneke li Güêro xazir dest pê kirî û hin deverên stratejîk ji çekdarên Daeş paqij kirî. Ji aliyê başûr jî artişa Iraqê li wer jî berbi arasteya geyara operasyon da dest pê kirin. Çavdêr dibêjin êdî operasyona rizgarkirina Mosilê û derdorên wê kevket praktîkê da. Lê pirsa herî ciddî û giring ev ye. Gelo çi li hev hatin hat nekirin ji bo çavatke îdarekirina vê prosesê û pêşa roja parêzgeha neyîneva? بله زور سپاس بۆ تا و هەموو میهڤانە بێگومان هەر سەرکەوتنێک بهێتە پێش شلای پێشمەرگەی یان شلای لەشکەرە عێراقی بە دەستکەفتێکی مەزنە چونکە داعش نەیاری هەموو مرۆڤایەتیەیە ئەم هەمووژی لازمە هەموو پێک بە متتەفق بین دژی داعش بوەستین ئەف سەرکەفتنێت هەنێ ڕاستی حەتان و کەژی سەرکەفتنێت گرنگن بله نچونه چارچوبه تفاهمکا سیاسیا گشتی دا آنکو پیوسته دو ماهی پیوسته و لازمه و فره بغدا و هولیر ادگل هفیمانان ادگل لاینت سیاسیت سرکیت عربت سنه سر است موصل سر است نواب گشتی پیگ بین کانی آینده موصل دب چرنگی بیتن ام حمود متفقین کو نینواجی یان سنتر باجروی کو موصله و کو همو باجریندن دهه ارزگار کرنه بله گرینگی موصله تویر دایا کو یا فرا پیکاتیا اف فرا پیکاتیا پراستی آریشین مازن دیدیف خدا هلیتن چون ممکن نینه پیکاتین موصل تایبتی اوین کو ضرر وکتین قبول بکن کو موصل و کو بره وگرید قبول بکن کو ولی کواتا و کتود بیجی هیان هات تو له فاتنک نهات kirin ji bu çavatke rizgarkirina Musul û pêşa roja vî bajarî. Kirin ji bu çavat û pêşa roja vî bajarî. از بله دیتنا من و دویت لزیل و بابتی بهت کرنه لاین نف دولتی جی تدخل تداکیری نپراستی حتی نوها جی بشوی کی بردوام امریکا سرخطیه بریتانیا سرخطیه شلاینی عسکری و چه مشکلی که مازن نینه براستی پیشمرگی سرکفتن آب دست قوت اینید دیش عراق الهندک دفرای پیشکفتن آب دست قوت اینید بله شوی گرینتر او کو لاینت سیاسی طایبتی جی لاینت اساسیت کو هست دستواندا کو او جی حکومت هریمیه و هر وسا لشکر عراقیان جی بغداد ویت اتفاقه که بکن سروی اساسی از بارد کم de خریطه سیاسی یعنی خریطه آینده موصل دهتا نقشانده. چین جمهن میوانندن که رومیو موصل انکو نینوا سنوری پارێزگای نینوا وەکو پێشتر وتم پێکهاتەیەکی موزاییکی هەیە لە ڕووی ئێتنی و لە ڕووی مەنسەبی و دینیەوە دەشتی نینەوە پێشتری زۆر سەرنج هەبوو لەسەرەوە کە لە دوای ئازادکردنی مووسڵ
ئیدارەکردین ئەم ناوچانە چون بەرەوە بچین بێگومان هەبوو باسی خەریتەی تازەی ئەو ناوچانایکرێ بوو چەند پارێزگا دەبەش بکرێت سەرنجیوە لەسەرەوە بەڵێ بە تاچی دێمەوەکو کردووە شووریەکان ئێمە سەرنجێکی ترمان هەیە لەسەر داهاتووی دەشتینینەوە ئێمە پێمان وایە ئەو وەزعی یاخود ئەو بارەی کە پێشاتنی داعش لە ساڵی لە ئابی 2014 کە لە دەشتینینەوە بوو نایێتە قبولکردن چونکی مەسلەی گۆڕینی دیموگرافی ناوچەکانی ئێمە بە تایبەتی ناوچە مەسیحیەکان شەو ڕۆژ لە ئارادا بوو حتا توانم بڵێم دەوڵەتانی دەوروبەر دەوڵەتانی ئیقلیمیش دەستیان هەبوو لەڕێی حزب عێراقیەکان بۆ گۆڕینی دیموگرافی ناوچەی دەشتینینەوە کەواتە ئێمە وەکو پێکاتەیەکی سەرەکی لە دەشتینینەوە نەکەرێمە هەموو پێکاتەکانی تر جۆرە ترسێکمان هەیە لە داهاتووی دەشتینینەوە کە ترسەکەش لەوەیە کە ئێمە نامانەوەی بە هەمان وەزعی پێش هاتنی داعشارێشتر ترسیەوە لە پێکاتەیەکەیە لە پێکاتەیەکی مەذهبی نەتەوەی سنووری پارێزگای نینەوە هەیە ترسمان لەوەیە ئێمە وەکو گەلی کەلدۆ ئاشووریەکان ئێمە داوای پارێزگای نوێکردنەوەی پارێزگای دەشتی نینەوە دەکەین بۆ بڵێن بۆ مەسیحیەکان و بۆ برایانی شەبەک و بۆ برایانی حتا برایانی یەزیدیش کە ئەوانەی کە لە دەشتی سەر بە حدودی ئیداری دەشتی نینەوەن ئێمە قبولمانیە جارێکی تر بچینە ژێر ئەو بارەی کە خەڵکی تر حکمی ئێمە بکات سەڕای بەڕاغمی ئەوەی کە ئێمە زۆری نین لەوێ کەواتە ئەبێ نەتەوەکان پێکاتەکان لە دەشتی نینەوە دوای قۆناغی دوای داعش ئەبێ خۆیان بەڕێوە بن لە دەواتە ئەم داوای ئێوە داواکەتان بە شێوەیەکی فەرمی لە بەرپرسانی بەغداتان کردووە لە بەرپرسانی پارێزگای نینەوە ئێمە کاتی خۆی لە کۆتایی حکمی با بڵێن کابینەی مالچیدا ئەنجومەنی وەزیرانی عێراق بە شێوەیەکی ڕسمی باس لەوەی کرد بۆ نوێکردنەوەی پارێزگای دەشتی نینەوە بۆ مەسیحیەکان یعنی شتێکی قانونی یاسایی هەیە ئێستا لە عێرادا بەڵام ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتیش داوامان کردووە بۆ ئەمریکا بێ بۆ یەکێتی ئەوروپا بۆ مەجلیسە من بۆ هەموو دەوڵ بۆ عێراق بۆ حکوومەتی مرکزی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە داوامان کردووە لە ئاخرین کۆبوونەوەی هێزولاینە سیاسەکانی گەلەکەمان لەگەڵ جەنابی بەڕێ سەرۆکی هەرێم کاک مەسعوودە ئەم مەسلەیە تاوتوێ کراوە جەنابیشیان پشتیوانی خۆی بۆ پارێزگای دەشتینینەوە بۆ خەڵکی ئێمە دووپات کردوتەوە کەواتە ئێمە پێمان وایە ناکرێت چۆن بەڕێز کاک بە شارکێکی باسی تاخیربوونی ڕزگارکردنی خودی شاری مۆسڵ لەگەل دەشتی نینەوە پەیوەست کرد بەوەی کە ئەبێ ڕێکەوتنێکە بێت لە نێوان حکوومەتی لە بێ نێوان هەرێم و مرکزا بەڵام ناکرێ پێکاتەکانی تریش پشتگوێ بخرێت ئێمە پێمان باش نییە کە لە کاتی ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا ئەبێ پێکاتەکانیش قسەیان هەبێ دەوریان هەبێت بەڵێ لەسەرم پرسە کاک سامی ئەو زۆر فۆرم تەڕح ئەکرێت بۆ چونیەتی ئیدارەکردنی پارێزگای نینەوە فۆرمێکەیە وەکو هەرێمێکی سەربەخۆ بمێنێ فۆرمێکی ترەیە ببێ بە چەند پارێزگا بۆ نمونە دەشتی نینەوە و شنگال حتا باسی تەڵعفەریش دەکرێت ببێ بە پارێزگای باشووری مووسڵ خۆشی ببێتە پارێزگایەکی تر ئێوە وەکو پێکاتی شەبەک کە 400,000 کەسن 6 گوندن لە دەشتی نینەوە چه اختیارێک بە باش ئەزانم بۆ ئیدارەکردنی ناوچەکە سەرەتا ڕێز و احترامان لە بۆ پێشبەرگە بە و سەرکەوتنەوەی ئەخیر لە گوێر و لە خازر و سەلاو بۆ ڕۆحی شەیدانی پێشمەرگە بەڕاستی ئەمن وا تەسەور دەکەم مشکلەی سەهل نینەوە مشکلەی مکەوناتی مووسڵ ئەو نینەوە هەل ناکرێت لەگەر بەغدا مطلقاً تەسەور نەکەی ڕۆژێک لە ڕۆژان بەغدا حق حقوقی ئەو نەتەوانە بداتن ئەو بکرێت هەروە بەڕەوشەکە ئەمن وا دەزانم حکوومەتی ئیقلیمی کوردستانەوە سەرۆکایەتی ئیقلیم غرفەی عملیات تشکیلکە پێشی تەحریری سەهل نینەوە بزانین ئەو سەلبیاتە پێشی داعش چ بووە حەلەکانی ببینەوە لە پاشوی ئەمە قەرارمان بیتن کە عەجەبە سەهل نینەوە بیتە ئیقلیمەک بیتە محافەزەک ئەو مکەویناتە دەوریان چ دەبی لەوێ چ نابیتن و ئەمە تەسەوری کە شەبەک ئەمە وا تەسەور دەکەین لەگەر ئەوەی کە سەهل نینەوە
بیتا بەڵام بەرپرسانی بەغدا ئەڵێن ئێمە دژی ئەوەینە کە پارێزگای نینەوە دابش بکرێت ئەو فۆرمە ئیداریەکی ئێستا هەیە شێوەیەکی دیکە وەک گوتم ئەمە تەوەقوعێکی هیچ نقطەکی ئیجابی لە بەغدایە ناکەین لە عەرەب ناکەین مطلقاً یعنی تەسەور کە ئێستا پێشمەرگە ئەو پێشڕەوی کردیە ئەو سەرکەوتنەی کردیە عەبادی دوێنێ دەرچۆ دەرێ پێشمەرگە دەبی لەو نقطانە ڕاوەسیت حرەکەت نەکاتن و حەشدی شعبی احتیمالە ئیشتراک بکاتن لە مووسڵ ئەو تەوقی مووسڵ بکاتن نێو دەوڵەتەکان هەموو یعنی ئەو شیان ڕەفز کرد بەڵێ دکتۆر حسامەدین وەکو کاکی سامی شوتی عبادی تەسریحێکی ئەخیر باسەوەکە کە پێشمەرگە دەبێت ئەو شوێنانەی زیاتر پێشڕەوی نەکات لە مووسڵ باسەوە دەکرێت کە هێزی پێشمەرگی کوردستان لە سێلاوە دەوروبەری مووسڵ یەنگرتووە پێشڕەویشەکە بەردەوام هێزی عێراق لە شوێنێکە ئەویش لادەیەکی داگیر بکە زۆر کاتی پێچێ پێت وایە بەبێی تەواجودی هێزی پێشمەرگی کوردستان پرۆسەی ئەو پرۆسەیە ئەسەرێ بکەن ئەو پرۆسە سەرکەوتن بەدەستبێنێ سەرەتام کاتانە باش ڕاستی پرسیارێکی زۆر گرنگە بەڕێی من پێشمەرگە محوەری هەموو پرۆسە عسکەرێکەیە لە منتەقەکە جابۆیە لەسەر ئەساسی ئەو محوەربوونی پێشمەرگە لە منتەقەکە ئەمریکا هەستا ئەتیفاقێکی بەس پرۆتۆکۆلێکی عسکەری بەس لەگەڵ هەرێمی کوردستانە وەنسبەت جەیشەوە حتا فترێکی زۆر نزیک حتا تقریبا 6 مانگ پێشی سەر نەیتوانی سەر بکەوێ نە لە ڕمادی حتى تقريبا حدودي لاي كركوك هر موضوعكي وكشون عفوا بيجي حدودي يعني سنجركاني جيش العراق سنجري لي لوازبون دائما وبردوامي شكستيانا هاول تنسيق نبو امريكا كان اوان تنسيق انا كنت بفي اتفاق استراتيجي ولا بين العراق وامريكا يعني الامريكا امريكا اوان هستان بدوباره بنيات نانوي جيش العراق دوای شکستە گەورەکەی لە مووسڵ ئەوەی وا بەرگری سیستەمی داعشی کرد ئەوە پێشمەرگەیە جا موضوعەکە يعني بەو ئیمکاناتە مەحدودەوە ئەکرێ و چۆن پێشمەرگە عفەن چۆن مواجهەکرێ یان کێ تەمویلەکە لە ڕووی کردووە دکتۆر چاودێرەکانی ڕەوشەکە باستەوەکەین کە مووسڵ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ ئەکرێت چارەنووسی داعش لە ناوچەکەیە حتا دەوڵەتی ئێستای عێراقیش دیاری بکات بەم شێوەیە کە تو باسێکی حتا بە شارکێکی شوتی تا ئێستا ڕێککەوتنێکی لایەنەکان نەکراوە لە سەرچوونیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە و ئیدارەکردنی مووسڵ ئەی ڕەوشەکە بەرەو چێگە ببوورە تێبینیەکمە هەیە بەسەر قسەکەی کاک بەشار یان ڕێککەوتن لە نێوان کێ لە نێوان ینی هەرێمی کوردستان و بەغا ئێمە هیچ اتفاقی نیە لە بێمانە لەگەڵ هەرێمی بەغای ئێمە تقریبا لە ڕووی عملیەوە ئەو پەڕی دڵ ناوی پێ دەڵێم ئێمە هەرێمێکی سەربەخۆین ئەوەی وا هەیە لە بین ئێمە و هەرێمی لە بین ئێمە و بەغایە غردو غرفەی عملیاتی عسکەریە هەرەوەندێ بەڵام تو بڵێ مثلەن اتفاق ئەو گەڕانەوەی مثلەن کورد بۆ بەغا نامچوان ئەوە من لە ڕووی عملیەوە تەماشای بابەتەکەکەم منتەقەکە بەبێ مجاملە و بەبێ هیچ شتێ بەرە گۆڕانکاریی تەواوەڕوە ئەگەر هاتوو ئەگە بێت و مثلەن نەک بەس مووسڵ موضوعەکە بەس تەنها لە مووسڵ نییە چونکە ئەگە بێت و تەماشای ڕسمە گەورەکەکەی ئەمریکا لە دوو لایەنەوە ئیشەکە چۆن لەگەڵ هەرێمی کوردستانە پرۆتۆکۆلێکی عسکەری بەست لەگەڵ هەرێمی کوردستانە ئاوها هەمان پرۆتۆکۆلی عسکەری هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووری تەمویلی ئەوان و دامی ئەوان شەکە تەمویلی ئێمە و دامی ئەوان شەکە بەڵێ کاکی بەشارمی زڤرینە جەمتە لە مووسڵ gelek تەرحەنە بوو چاواتکە ئیدارەکردنا پارێزگەها نینەوە لە پشتی کۆنتڕۆلکردناوێژ چەکدارێن داعش تو وەکو سەرروکی جواتە پارێزگەها نینەوە ژ قیبەل لیستە برایەتی و بە هەڤڕاژیانێ لە نینەوە گەل و چ اختیارێکوە هەیە چه سەرنجێکوە هەیە بوو چاواتکە ئیدارەکردنا vê پارێزگەهێ دێ پێشە ڕۆژێدا بله پراسی بۆ ما وەکو لیستا کوردستانی و هەروەسا دگەلمەدا هەموو پێکهاتێن دی وەکو برایدمەید مەسیحی و هەروەسا پێکهاتێن دی وەکو شەبەک و هەروەسا مەسیحی و ئەو ئSD و هەروەسا کاکەی بوومە هەمیە یەک مەبەست هەیە ئەوژی و چاوە ئەم زەمانەتێکی پەیدا بکەین جارێکە دن داعش و شكلين داعشي مستقبلي دا تعدايل في خلكينا كان السيرفي قاعدة السيرفي أساسي دفيد أم تعاملي بكين إجبارن ديجي براستي نينوا ببيت هريم يان ببني باريزغا براستي أفازدتر جريداي برا عربة سنية أو دناف برا خودات شين أفي برياري بدن
بەڵام ئەڤاک و گیرێدایی ناوچێن کوردستانی شلای جغرافی مێژویی و وەختیان بێژین کوردستانی مەبەستەمە ئەوە نەبتنێ کورد بەلکو هەموو ئەو پێکاتن دیێن غەیرە کورد ژی ناو سەرڤێ ئاخێت ژین بۆ مەدگرنگن و ئەمش بیر ژینەکەین بێگومان پێشمەرگە هەموو ئەو ناوچێن و بەری داعش داگیر بکەتن بێگومان پلانێدا هەیە و پێشمەرگەوان هەموو ناوچەیان ئازاد بکەتن بەڵام تشتێکی گرنگ هەیە زۆرجی گرنگە ئەو پێکهاتەین و ئەلڤان دەڤەران هەین ئەو بخۆ بە باوەریە خۆ بە ئارەزوویە خۆ بە باوەریە خۆ ڕەیە خۆ بدەن ئەو بخۆ ئایندێ خۆ ڕەسم بکەن کا ئەو دخوازن چ ڕەنگی بمینن ئیدارەیەکە ذاتی بیت پارێزگەه بیتن بڕیارە خۆ بدەن وەزع ڤی ڕەنگی بمینیت و مادێ 140 بشکلێکی قانونی بێتە جێبەجێکردن ئەف هەموو فەرەزیاتەیە پێشن ئەمما برایت عەرەبت سونە تەسەوڕەوەمان ئەوە و ئەگەر هاتوو نینەوە ببیتە هەرێم و چەند پارێزگەهێکژی چێکردن دێشێن قەنەعەتێ مەسیحیا و ئێزیدیا و شەبەکە و کاکەیە ئینن دیدنامن مەوزوع ژوی گەلک مەستەرە چونکە ئەو تەعدایال مسیحیا و ئێزیدیا و کاکەیە و شەبەکە هاتیەکردنێ ناهێتە تەعویزکردنێ پارێزگەهبوونا منطقێتوانە چاوە ئەم بکارین ئایندێوان بپارێزین چونکە ئەف تشتێ سەرێوان هاتی ئەڤەت بێژنێ جینۆساید یعنی ئەگەر هاتوو کوردستان نەبایە و پێشمەرگەن نەبایە ڕەنگە ئەف پێکاتێن هەنێن نەمابان ئەوە کوبسەری ئێزیدیا هاتی نەتشتێکی کێمە نابیت وەسەبسانەی بێتە ژبیرکردن یان بهێنە تەعویزکردنێ ڕەنگێکی دیدنا من مستقبلی وان پێکاتە و مستقبلی vê navçêl dewroberê Musul deştaneynewa heta şingal مستقبلی وان آینده وان زمانت وان گل هریما کوردستانه چونکه پێشمەرگەت شێت وانە بپارێزیت هاوکاریت گەل هاوپەیمانان بلکه بشر مگود تو نقش ریگه کی وهیا تو لهف هاتنه کی وهیا الدگلوان آلین وان پیک هاتن ویدوری و کتود بیجی بو چواتکه اداره کرنا ویدوری چواتکه بریاردان لسرچاره نویس خلک ویدوری کو وان دونو نرین دو پیک هاتن سرکی ین ویدوری کو میوان منلور دبیجن کو ام ادینا خوازین هیچ تشتگمه پارزگانی نو و گری نادد او دو خوازن حق التقرير مصير بريار الچاره نویس خوبدن کواتا و هیچ نقش رگای که بو ویگی براستی نقشه ریگا هر دستوان بخدایه ام ناخوازین هیچ تشتکیل سروانه فرض بکین تویت او بشکلکی جدی و بشویکی گرتی و بپلانک واضح بریار خوب بدن یعنی نابیتن بونمونه ناکوک بدنا برا خدا یعنی مثلا متردد بدنا بین بغداد و لیردا دوید اوجی اوی مسئله یک لا بکن و بدیدنا من آینده وان زمانت آوان اوه کو یکسر بریاره خوب بدن و هر پیشی رزگار کرنا سنتر باجار موصل جی چونکه گرنگ اوه کو پیشی موصل بیت رزگار کرنه پیک کفتنه کبید نابینا یعنی نونرین وان پیک هاتیان دگل هری ما کردستانه کو اف آینده وان نقشه ریگای آینده وان به هفبش بیت پیک و بیتن افا زمانتك اساسيه بوان حتى بيشمرجي بشتن يعني بشويكي فعليجي وبشويكي جديجي افي بيامي بيجهني تحمود جهانيجي وهو بيمانجي بيقانع كاك بشار علي براستي جرينجا اولانا او بيكاتنش بس مجالي بارزغانينا اوانيش بريار بدن كان اوانيش حول بدن اوانيش ريك بكون لقى الهريمي كورسان كواتا تاي سيج حولك تان هي هم بس قصيله سلام برسا اما حول منزوره لقر حكومتي هريم ولقر سروكاتي كما دزاني تسارنوسي ما لبغداد نية تسارنوسي ما لدست خومان لدست حكومتي هريمة ولا سروكاياتي هريمة أو بيش مرقية كبخين أو خاكي قرتيا وأماش بجداري بوين لو خين ريجا دمانويتن قرارك ورقد غرفة عمليات بكين واتصال بكين لقى دولي إقليمي لقر أمريكا سكو أورو أمن دزانم بنزي دولي إقليمي لموضوع هيا ئەستا شەبەک بوویتە دوو پارچە شیعە و سنەیان کردیە
ئەوی شیعەیە بریانە نەجەف و کەربەلا ئەوی سنەیە لێرە بزیان هێشت بەڵێ معناەت پەنجەکە لێرە بەڵێ. ئیدەن ئەمە تەقریر مەسیری خۆمان لەگەر حکوومەتی هەرێمە بەڵێ کەواتە کاکی ڕۆمیۆ ئەو گۆڕانکاریە دڕاماتیکیانێک کە لە ناوچەکە دەرباسە بن گۆڕانکاری سەریعن بە تایبەتی مەسەلەی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ ینی تا ئێستا غرفێکی عملیاتی تر هەر شتێکی ناو بکەم بۆ چونیەتی بڕیاردن لەسەر چارەنووسی خۆتان نەتان کردو هیچ هەوڵێکتان نەداوە بە واڕاستەیە من پێم وایە ساش برای بەڕێزم کاک بە شارکێکی شارەتی پێداکە ئەبێ شتی ڕێککەوتنێک هەبێ کەواتە حتا لەسەر ئاستی هەرێم و بەغدا و ڕێککەوتنێکی وانە و ئەو غرفە عملەیە تەش نییە کە بەو شێوێ بێکە بڕیارێکی حەسمیدا بێ یاخود ئیش هەوڵ دەدرێ یاخود ئیش لەسەرەوە دەکرێت کە بڕیارێکی حەسمیدا بەڵێ ئێمە وەکو حزب لایەنە سیاسیەکان هەمومان کۆچین لەسەرەوەی و کە پارێزگای دەشینینەوە ئەبێ بکرێتەوە بۆ خەڵکی ئێمە و بۆ برایانی شەبەک و بۆ برایانی کاکەی و بۆ برایانی یەزیدی چونکی ئێمە ئەم نەتەوانە ئەو پێکاتانە کە پێکاتەی بچووکم بە بەراورد لەگەڵ کورد لە سەراسی هەرێمی کوردستان و بە بەراورد لەگەڵ عرب لە سەر ئاسی بەغدادای من پێکاتەی بچووکین بەڵام گەورەترین زەربەمان خواردووە لە دەستی داعش و لە دەستی دوژمنان و پێش داعش هەر لە ڕووخانی ڕژێمی باسەوە خەڵکی ئێمە ڕۆژانە دەکوژرا دەڕفێنرا دەردەکرا کەنیسەکانی ئێمە دەتەقێرایەوە لە ناوەڕاست و خواروی عێراق لە مۆسڵ لە کەرکک لە هەموو شوێنەکان کەواتە بەڵێ ئێمە پێمان باشە پێمان وایە باشترین چارەسەر بۆ ئەوەی ئەو جینۆسایدە جارێکتر بەسەر خەڵکی ئێمە و بەسەر پێکاتەکانی تر دووبارە نەبێتەوە ئەبێ جۆرە حکمێک هەبێ کە ئێمە بەشدار بین لە بەڕێوەبردننی خۆمان و خەڵکی خۆمان لە ڕووی ئیداری و لە ڕووی مێژووی لە ڕووی نەتەوەی و لە هەموو ڕوویەکەوە لە دەشتینەوە بەڵێ دکتۆر پیرەشاری مووسڵی تەمەەن 8هزار ساڵ یەک دنیا ئیمپراتۆر و غەز و فتوحات و شتات و هەرێکە لە دوای خۆی ئاساوارێکی جوان بەجێشتەوە دوای هاتنی داعش بنیە تحتی حەزاری مێژووی فەرهەنگی کللتوری نەتەوەی پێکەوەژیان لەو شارهەمووی لەسەر ئار تەخت کراوە پێت وایە ئەگەر مووسڵ ڕزگاریش بکرێت مووسڵی جاران نەگەڕێتەوە بەڕێی من پێکهاتە کللتوریەکان و ئاینی و نەتەوەیەکان ئەوانی وا لە ناو سەهلی نینەوەن بە شێوەیەکی گشتی یانەوانیوان ناو مۆسڵ سنووری پارێزگای نینەوە بەگشتی مۆسڵ و زۆر شوێن هەیە لە ناو شاری مووسڵ خۆشی هەیە بەڵێ ئەوانە بە هیچ شێوەیە باوەڕ ناکەم بتوان جارەتر چونکە متمانیان بگەڕێنەوە چونکە متمانیان نەما جارەتر بە نە بە ئیدارەی مووسڵ نەک مەقصدم کەس نییە بەکو سنتەری پارێزگا نەوەک سنتەرە گەورەکەی عێراق ئەوش چونکە پێکاتە کولتوریەکان و ئاینی و هەروەبێتەوە نەتەوەیەکان و ئەتنیەکان بە شێوەی گشتی ئەوان خۆیان ئەسڵەن مەترسیکان ها لە دڵ بەرامبەر کێ بەرامبەر سنتەر سیاساتی سنتەر سنترالزم و سیاساتی دروستکردنی دەوڵەت و ئەمە هەمووی لەسەر شانی ئەمانە ئەوێ من بەبێ وەک بڵێ جیاوازی تەماشایانەکەم چونکە ئەو ئەگەر بێت و ئستهدافی کورد بکە بە شێوەیەکی گشتی کورد یعنی بە هەموو مثلا ئاینەکانیەوە ئەو زیاتر ضغتەکە زیاتر لەسەر ئەو بوو ئەوەی ئەوان ئەی کورد دەتوانێت دیفاعکان لە خۆی لە ڕووی زمانەوان چونکە حەجمە دیمۆغرافیەکە گەورەیە ئەمەی لە ناو سەهلی نینەوە حجامی جغرافیان پێکاتەکان لەگەڵ ڕێزمە بچووکن ناتوان بەرگری بگرن بەرامبەر سیاساتی مرکز سنتەر ببوورە کاکەکار سنتەر دەتوانێت 10,000 15,000 20,000 نەفەر بگوازێتەوە لە جەیەک و بۆ جێیە ئەتوانێت دیمۆغرافی منتەقە بگۆڕێ بەرامبەر کێ بەرامبەر شەبەک ژمارەیان معروفە ینی لە حجمێکی دیمۆغرافی محدودیان هەیە ئەگەر تو 50,000 نەفرت هاورد لەناو 5-6 دی شەبەکە یان 5-6 دی مەسیحی یان 5-6 دی کاکەیە داتنا ئۆتۆماتیکی منتەقەکە گۆڕێ فبۆیە ئەمە لەسەر ئەوان مەترسی ئەوان زیاترە و گوێرەی مەثەڵەن و گوێرەی کورد چونکە پێکاتەکە کەمە ئەمە کۆمەڵێک میوانی ترم هەیە ئەوانیش بەشداری بکەن لە گفتوگوکەماندا پێمان باشە ئێوەش بەشدار بن بەڵێ فەرموو پێشەکی دەستخۆشداری سەرەتا ئەمن سەر ڕێز و نوازشدا دەنوێنم بۆ هەموو گیانی پاکی شەهیدانی پێشمەرگی قارەمانکان ئەوەی گیانی خۆیان جەخت کرد بۆ پێناوی ئازادکردنی سنوورەکان ئێمە سەبار خاصەتن لە سوویەکی 5 گوندە کاکەیەکان ئازادکران لە دەستی
تیرۆرستانی داعش ئێمە وەک کاکەیەکان بەڕاستی لا ئێمە زۆر گرنگە تەجروبەیەکی زۆرمانە بووە لە پێشووتر لەگەڵ نظامی بەعەس لە ئەو حکومەتانەی حکمیان بەسەر برد لەو سنوورە ئێمە چەندین جار تووشی ئەنفال کراینە لە 76 لە 88 دووبارە ئێمە لە ساڵی 2003 لە 2004 مەزار ئێمەیان تەقانیتەوە لایەن داعشەوە لە 2009 چەندین قەلابی بۆم ڕێژکرا و ڕەوانەی کەواتە دوای ئەوە مکاراساتە بەسەر ئێوە وەکو پێکاتەیەکی کورد لە ڕووی مەزەبیە لەو ناوچەیە ئێستا سەرنجتان چییە پێویستە چی بکرێت خواستیەوە چییە ئێمە ینی گرنگترین خاڵەکن ئێمەیە دەبی ئێمە ڕەمان و ئەمان ئێمە سنوور ئێمە بخرێتەوە سەر سنوور هەرێمی کوردستان لێ ئەوە ڕەمان و سەمامی ئەمانی ئێمەی پاراستنی ئێمە لەلایەن هێزی پێشمەرگەوە بێتە پاراستن سنووری بەڵێ سوپاسێکەرە و خاتونە قسەمان بووکە ئەو بمە باغویت بەرێکەرمکە سپاس بله. بداية از قالك كردي نزانم چونكو از خلقي بعشي قيمة بس زور سباس و ام خلقي بعشيقة ام جي زرار كرنش داسي داعش ام تقريبا اغلبية يزيدين ومسيحيين ومسلمان جي هيا مدفي مثلا جندي ما تحرير بكن لسر داسي بيشمرقة ومدفي يعني سباسي بيشمرقة بكن أمجي يزيدين وكو همو أقليات زرار بكن نجداسي داعش وخاصة بشنغال أو جينوسايد بسروان هاتن مدفي أم استقرار بكن المنطقة ما مع كردستان بله سپاس بوده بله تماشاوان اینجا امی جاردن چینی دو که لجم بشارکی که سروی که جواتا پارزگه ها نینوا که بشار گلک سنچنه لپشتی پروسس آزاد کردن پارزگه ها نینا به تحدید باجار موصل او در دور نوی تایبتی او آسوارن داعش لپشت خو هیلاین 2 سال داعش لوی دەڤێرەیە 2 ساڵە گەنجی نوێ دەڤێرەیە خەڵکی وێ دەڤێرێ غەست دەماغ بۆ چێکردە شێوازێکی ئیدارەکردنێ شێوازێکی تەعاملێ شێوازێکی فۆرمێ کومەڵاتی داهێنایە گەلو پشتی وەیەکە چی بێتەکردن ji bo ku gropekê diya radîkal wekû Daeş dirûst nebe بله يعني براسي ام اشكراي جي بيجين اول مشكله سركيه برايت عربة سنه انا مشكله ما او جدرو او جينجها في مسالينا بوما وكو ناوچێت کوردستانی و هەروەسا و پێکاتێن دیین کو ئەم پێیوە دژین پێیوە پڕاستی ئەم نەشین ئەvê عقلیەتێ بگۆڕین و ئەم باش دزانین شکەڤندا تعسبا دینی و تعسبا قومی الناف مووسلێدا هەیە و هون باش دزانن کو حتان و کە یەک کورد نەشێت یەک بەهۆست پارچە کە ئەردیجی سەرناوێ خۆ بنویسید هەندی مە سەحکریێ مێژوو دیرۆک وصا نشان دەدات کو پێکڤەژیان ئێدی بسەحمەتە دوێت فۆرمەکە دی بهێتە چێکردن تەنها زەمانەت بۆ ئەvê مەسەلێ ئەوە کو کوردستان وەکو خاک سنوورێ بهێتە دەستنیشانکردن و ئەو پێکهاتێن هەمیژی نافوی سنووریدا بهێنە پاراستن ئەمما مەسەلا چاوا دێ بەرهەنگاریە فکری بەرامبەری داعش هێتەکردنێ يعني براستي دويت تعاملت قلبي بابتي بهتا كرنيش قالك أصلا يكم تقاست الديني بخدا يعني ما مستعد آين إسلامي يعني بيوسته هشيارتر تعاملت قلبي موضوعي بكن يعني حتى نو كجي براستي بشويكي ساخلم تعامل قلبي بابتي نهات يكرني ما تماوي بوريدا چندين وركشوب و چندين كونغرة جريدان سر مثلا بيكوجياني بله براستی ایدی او مشاکلات هی او گرفتاریت هاتی نپیش زورد مزنن چند ندوا و چند ورشا و چند میتینگا نهینا چاره سر کردن یعنی بو نمونه
تو دی چاو شی آریشیا کچو خوشکد میت کردین از دی اول کو داعش تعدایل وانکری وەکو نویسکارێکی ناسیۆنالیستێک کورد دنویسە لەسەر بەشداریە پێشمەرگە لە مووسڵدا دەبێژە مووسڵ وەکو ناوەندا باژار هەموو دەما جهێ دەردەسەریان بۆ کوردا دەبێژە لە ساڵ 1990 دەمێ بابێ شێخ محمودی حەفید شێخ سعید و برایڤی و دگەل شێخ محمود چوونە مووسڵێ لێوی دەمی بە ئەوەیەکی نەتگار شيخ سعيد وكوري خوا احمد هادنا كشتن وباويك نشكي الشيخ محمود الموصل دركه دبيجي شيخ عبد السلام بارزاني سال 1914 لسر برسا كردان لويره هات بدار بكرن ودبيجي ايدي تو تشتكنينا كرد تصحيب وبدا باجار الموصل دا قالوا او دفرين تو بيجي بتماميا كردستاني دردورن مثل هادنا كنترول كرن جلاي بيشمرگه انيش تمانه تشتكي زور كيمي ماي ام دویت الدسپیکی هاو کار بین گل هاو پیمانان اتگل لشکر عراقی الدسپیکی بو هندی کو موصل بهتا کنترول کرنیش دست داعش بهتا در اوه یا گرنگ براستی چونکه مانا داعش مدل داعش الناف موصل دیسان تشتکی زور خرابه بو هرما کردستانی چونکه وکو جیران وکو دیموغرافیا وکو جغرافیا زور ضرره حتی سر است امنی سر است آبوری اشبه هندی ام هاو کار بین اتگل هف تقال الاشكال العراقي تقال هيزن ها بيمانان حتى حد كي باجي بشتيفانيه بكين الوان هيزن كو دجي داعش دجنجنش عربت سنه بخوبخو افا بو دسبيكي يا جرينجا بلي اما كو ام جاركا دي باشدار ببين الدوباره ابدان كرنا موصله وام هول بدين كو موصل ببيتا باجار بيك وجياني يعني براستي بشتي افا كو داعش كري زور بزحمته اف بوتشونا بهدا بيش لك بشار الموصل فرهزي هي حشدة وطني هي حشدة عشائري هي هزين سهل نينا وهنا هزين شبكان هنا قال لك هز هنا لور قال لك بكاتاي كفرهزي هي وفزاج اراسي فكري ج اراسي اليكاريا سربازي هري باوي كتت تميل كرن قالوا بو بجداري بيكرنا بروسيس رزگار كرنا موصل اف تا چند بخوا استنگيكه اواكو من قوتي ريكفتن بهتا كيرني الدسبيكا برنامج افايا فيت ريكفتن كا سربازي وسياسي بهتا كيرني السر تشاوانيا حركت بكيرني ان جولاندن افان هيزان يعني براستي نابيت هيزك بشدار ببيت اگر او هيزا منضبط نبيت اگر او هيزا يعني باوري ب آشتی یا باری کرامتا مروی نبیتن اگر هزک هزراوی او بیتن بچیت ناو موصل دا انتقامش خلکی بکد یعنی بگمان هیچ چارەسەریەک بۆ وی دۆخینەوەی تەدیتن ئەشبەر هەندێژی ئەڤژ یەکیش ئەسباب تەخیربوونا کۆنتڕۆلکردنا مووسڵەیە مثلا حشد شعبی به همی فصائل خوبه ما وکو انجمن پارێزگاه نینەوە مایان ڕەتگیری پراستی بەشدار ببن و ئەم دژی یعنی هەر تەفسیرە کە تایفیژی نەبووێ بۆ چوونێ بەلێ زۆربەی هەرە زۆری خەلکێ پارێزگاه نینەوە بە عەرەب و کورد و هەموو پێکاتەین دیڤە دگەلوێ چەندەدا نینن حەشدا شعبی بەشدار ببیت چونکە حەشدا شعبی دەبیتە هەی ئەگەرێ بەردەوامبوونا تند و تیژیە بڤێ ڕەنگی شبه هندشي وقت من الدسبيكي قوتي تكاكي بشاركي قلب بكورتي دماما كي مايا اللي حيدر عبادي دبيجا ام دي بريار دين كاكي بجدار يبكى دي بروسيسين رزقار كرنا موصل جي ابراهيم جعفري دبيجا حشدا شعبي بشكل منظومه دفاعي امنيه عراقي ودي بجدار بك قالوا بجدار كرناوي اكر بتفعيلي دي قومي لو دبره هيج هر هيزك كاك هكار كاك هكار هر هيزك تجيه كاك هكار خلك هكار هر بول نبي هر هيزك تجيه كاك هكار خلك هكار هر بول نبي که روميو كراو بسيارة راسي توش بك مستا بس لو ذكرت لمسألة بروسي آزاد كردني موصل بس لو ذكرت حتى هولك هي دستك هي شاودرك اللي بون إيران هول لدانا كوكي لبيني سنكان دروس كابون خالد عبيدي لجل سرويك برلمان العراق سليم جبوري لويا كو تفرقة دروس كالتشونيتي آزاد كردني موصل لما كاد فرهزي هي لدور بري موصل باسي حج بجداري حج شعبي بكري لا آزاد كردني موصل أمها مفرهزية اتواني سنگێکی محک ببوو چونیەتی ئازاد کردنی مووسڵ من پێم وایە بوونی ئەوەندە هێزە خۆی لە خۆیدا خەتەرێکە بۆ
بۆ خودی داهاتوو مستقبلی شاری مووسڵ بەداخەوە دەوڵەتانی هێزە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی دەرگایان کردەوە بۆ ئەوەی دەوڵەتانی قلیمیش دەست بخەنە ناو کاروباری عێراق لە ڕووی هێز و لە ڕووی سیاسی و لە هەموو ڕوویەکەوە کە من پێم وایە ئەمە خەتەرێکی گەورەیە. ئەو هێزانە ئێمە وەکو ئاشووریەکان پێمان وایە کاتی خۆش هەڵوێسمان ئەو بوو کە حەژی شعبی ناکرێ بەڕاستی ناکرێ بە تایبەتی نابێت بێتە شاری مووسڵ و هەروەها ناوچەکانی دەشتی نینەوە چونکی کاک بە شاریش ئیشارەتی پێدا کە هەندێک هێز بۆ ئەوە ئامادەکراون بۆ ئەوەی ئینتیقام لە خەڵکی خۆیان و لە دژمنانی خۆیان واتە مووسڵ بکرێتە ساحەیەکی تەسفەی حسابات لە نێوان هێزە گەورەکانەوە. من پێم وایە شتێکی زۆر زەرور هەیە ئێمە ئاشووریە مەسیحیەکان کە زیاتر لە 7,000 ساڵە لە شاری مووسڵدا دەژین بە سەدان ساڵ لەگەڵ برانی سونە تا هاتنی داژیا بوون هەر ئەوانەی جیرانی خۆیان کە بە سەدان ساڵە لەگەڵیان ژاون لە ماوەی شەو و ڕۆژێکە بووم بە جەلاد و بووم بە سەری خەڵکی ئێمەیان بڕی و خەڵکی ئێمەیان دەرکرد خۆی بێزگە لە ترسی هەموو پێکەتەکانی مووسڵ و دەوروبەری داهاتووی لە داهاتووی دەشی نینەوە مووسڵ ترسێکی تریشەیە بەڕاستی ژیان لەگەڵ ئەو خەڵکەی کە لە خلالی شەو ڕێژێکە بووم بە دوژمنی ئێمە ژیان ئەستەمە لەگەڵ بەڵێ کاکی بەشار کردووە دای پرسیارە من بووتە ئەvە بە عبادی مەسەرە سەرهەندی حەجدا شعبی بەشداری بکات لە پرۆسسێن ڕزگارکردنا مووسڵ دە هەمان دەمدا ئەف فڕەهێزەیەک و دەوروبەرین مووسڵەیەوە کوتوت بێژیجی هیچ لە فاتنێکە بەروەخت جیناتێکردن گەلو ئەvە دێ چەند vê پرۆسسێ بە ئاخارێکی دندابێت دیدنا من ئەگەر ئەvە ببیتن و بی پرس و ڕاوێژت گەل لاینت سیاسیت سنایت عرب و بی پرست گەل هەرێما کوردستانê ئەvە دەبیتە نی ئەستەم و دەبیتە ئاستەنگەکە مەزن و بدیدنا من هزرا بەڕێز عەبادی هەموو ئەوە کو دەورێکی ببینیت ئەو بخۆوەکو شەخص لە زێ لێ بکەتن بۆ کۆنتڕۆلکردنا مووسڵێ چونکە بێگومان ئەگەر عەبادی هاتە ناف مووسڵێدا و ئالای عێراقی بلند کرد دەبیتە کەسێ ڕقم یەکت سەراستی عێراق. چینە جەم میوانین مێ دیژای کرد بە کورتی فەرمای کرد بە کورتی کانمان زۆر نەما باڵێ فەرموو ئەکێ بە کورتی ئەکێ تو زێمایەکی نزیک بەڵێ سڵاوم هەیە بۆ گەشت بنەماڵە پێشمەرگەکانی کوردستان و سەری ڕێز بۆ شەهیدەکانی کوردستان من لێرە ڕەیەکی جیاوازم هەیە وەکو ئوستاز فەرمووی زەمانەت چییە کە پێشمەرگەی کوردستان بڕوا ئەو تەسحێ گەورە بدا ئەو بازە گەورە بدا لە پرۆژەی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ بەڕێی من پێویستی بە پرۆتۆکۆڵێکی مصدق هەیە لەلایەن وڵاتانی دەرەوە تەزدیق بکرێ سەرمان بدەنێ بۆ ئەوەی پێشمەرگە خۆی ماندووە هیلاکە بەڵێ کایزانە فەرموو دەستخۆش بەڕای من پێشتر تەزرومەمان هەیە لەگەڵ بەغدا کە لە بواری نەوت و پرۆژەکان تردەکە لەگەڵ بەغدا کە چەند جاری اتفاقکرا کە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی ناوچەیش بەشدار بوون و سەرپەرشتیان کرد بەڵام بەغدا پابەند نەبووە بەڕای من ئەو شوێنە کە کوردستانین زیاتر ئێمە ئەوان ڕزگار بکەین و دەبینین هەوڵیش دەدرێت کێشە بخرێتە ناو سەرکردەکانی سوستان ئەمەش بۆ ئەوەیە ئەمەش بەڕای بەفیتی وڵاتانی ئیقلیمیە بە تایبەتی وڵاتێک کە دەوێت ئەم ئۆپەراسیۆنە دوا بخات بە ترس شارێکی تر تەسلیم بکرێت بۆ ئەوەی ڕێگری لە سەربەخۆی کوردستان بکرێت. بەڵێ سپاس ئەگەر ئەم بەڕێزە بەڵێ فەرموو سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو پێشمەرگەکان کە لە سەنگەرەکانی بەرگری دانچاوی هەمویان ماچ دەکەم دەبەری مووسڵ 6 گوندی کاکەی تێدا کە تقریبان نێسکەی 12,000 کەس دەبن پێمان باشە بەناوی هەمویان و یانێ تەبعا ئەمە ڕایی گشتمان وەرگرتووە پێمان باشە
ئەو ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتی سنووری ناوچەی کاکەیش ئەگە بێت و ململانیە و سراعاتی سیاسی بێتەوە گۆڕی ئێمە تکا دەکەین داوار لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان دەکەین نەبینە بەشێک لەو ململانەیە ئێمە سنووری ئێمە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان چونکە ئێمە ئەزمونمان وەرگرتووە بینیمان کە لە پاش ڕزگاربوونی خاچی کوردستان هەمووی عێراق ڕزگار بوو لە پاش نەمانی سەدام حوسێن بینیمان کە چەند هەرێمی کوردستان چەند خزمەتی گەیاندا ئەو سنوورە و هەروەها داواکارم عفوان داواکارم کە دۆسێ مەلەفی کاکەی بخرێتە جنۆساید هاوشێوەی مەلەفەکانی برای ئێزدیەکان و مەسیحی بەڵێ ئێمە شیواداری سەرنجی تو گەشت بێت ئەگەر ئەو خاتینە کەرمە باویت بکورتی کەرم کە تو بەڵێ تو خێراتنا وەتکەم سلاوین مەش پێشمەرگا ڕەهینە و مەدوێ زووترین مەتەرەن گوندێن مە پارێزن و مەناوێکە پارێز و بەگەریانە گوندێت خوا عەرەب لێمەدە بمینن یعنی هەفتی و چار فەرمان سەرمەدە هاتینە فەرمانەکەەوە کە وێ مەنەدیە یعنی هەر مالێک هێنێک مال هەینە یەک ژی نەمایە یا یەک ژی مایە و چێ مەتلێت کەشنی نێزا و تیهنا مرین الجادا وێکە برێڤە وێکەش تێش تەرسانی مەتلە مە ناوێکم بەگەریان جێ جادی ساوسابنمە بەڵێ بەڵێ سپاس کەواتە کاکسەمی ئەگەر لە چارچۆی ئەم بەرنامەیە کە هەموو پێکهاتەکان لێرە کۆبوونەتەوە هەموو پێکهاتەکان تەئکید لەسەر ئەوەکەن کە ئەوان ئەوێ لە چارچۆی هەرێمی کوردستان لە چارچۆی ئیسیفتایەکە حەقی تەقریر مەسیری خۆی بدەن و پێکەوە بتوانین ئیدارەی ئەو ناوچەیە بکەن باوەڕ بکە ئەو مەساتێکە بەسەری یەزیدی و شەبەک و مەسیحی و کاکەی هات ئەگە بمانەوە ڕوونەداوە جارشکە حەلی وە یەک حەلە ڕێفراندۆم بکرێ لە کوردستان و ئەعلانی دەوڵەتی کوردستان بکرێتن پێشی تەحریری مووسڵ و ئیلا پاش تەحریری مووسڵ باوەڕ بکە بەغدا و دووە ئیقلیمی خوتەکیان هەیە لە داعش خراپتر بەسەرماندێت. بەڵێ دکتۆر ئەمە ئەم سێرا ڕاستی توەکە مەسەلەی سەربەخۆی کوردستان لە لە دوا بەیاننامەیدا سەرۆکی هەرێمی کوردستان ئاڵێ هیچ حەلێکمان نەماوە بێجگەلەوەی کە سەربەخۆی کوردستان ڕابگەینی پێت وایە ئەلتەرناتیڤی ئەم هەموو کێشانە چارەسەری ئەم هەموو کێشانە ئەم پرسە بێ؟ بەڵێ من هاوڕام لەگەڵ مامۆستا سامیە لە حەدێ ئەوش کە کۆی کێشەکان حەلی ئەوەیە کوردستان سەربەخۆ بێ تەوان بە سەهلی نینەوە بەس لەو کۆنی مێگەڵەیە لەگەڵ کاکەڕۆمیەوە لە حەدێ ئەوش شەرت نییە لات و سەهلی نێنەوە بکەیت یەک هەرێمێ کە لە ناویدا مەفەرەن 4-5 پێکات هەبێ با هەر پێکاتەیە ئەتوانە ئیدارەیەکی ذاتی هەبێ لە ناو هەرێمی کوردستانە باسیە محافظە بێ ئەوەی بزانم پێش فترەیە تقریبان 3-4 مانگی هەیە پێکاتی لە پێکاتەکان لە کەرکوو بوون هاتن لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە نازان بڵبەت لەگەڵ چی جهەیەکە قسەیان کرد باسی محافظەی تەلعفەریانەکەیت جا لەمرە تو لە جاتی ئەوەی کە تو شتەکە بەستەنها کۆی کەیت لە ناو جیەکە باشتر وایە دابەشێکە بگە 2 محافظە 3 محافظە زیاتر لەورە لەمرە شتی هەیە بۆ دوا ڕۆژ ئەگە بەیان نادبان ئێمە بوومانە دەوڵات ئەم پێکاتێ لە ئەم محافظاتی لە گشتی دەبێت مەجلیسێکی هەبێ پێکهاتەکان هەمووی تێیدا متەساوی بن یعنی هەر محافظەی لە محافظاتەکانی کوردستانە یان دەوڵەتی کوردستانە ئەتوانێت 2 یا 3 بە بێجیاوازی لە ئەندامانی خۆی لەوەرە نوێنەری بێ. بەڵێ کاکی ڕۆمیۆ سەهل نینەوە وەکو دکتۆرۆتی ئەو فۆرمە ئیداریەی کە مەبەستانە لەوێ دروست بکەن چوونە ئەیە بەشێکی سەربەخۆ بن بەشێک بن لە هەرێمی کوردستان پارێزگای بن سەر بە هەرێمی کوردستان پێم وایە ئێستا باشترین شتەوەی ئەبێ پەلە بکرێت لە ڕزگارکردن ئێمە باس لە شوێنێک دەکەن کە تا ئێستاش لە ژێر دەستی دوژمندایە دژمنی ئینسانیەت کەویش ڕێکخراوی تیرۆریستی ئیسلامی دەوڵەتی عێراق و شام کە ئەویش داعشە ئێمە پێمان وایە ئەبێ یەکەم جار پەلە بکرێت بەڕاستی زۆر ئێمە ڕخنەیەکی زۆرمان گرتووە ئەمە تقریبان ساڵێک زیاترە کە بۆچی بە تەحدیدی دەشتی نینەوە پەلە ناکرێت لە ڕزگارخۆشتان هێزێکتان هەیە بوو پەلە نەکراوە بەڵێ ئێمە هێزمان هەیە بەڵام مەسەلەکە خۆ ئێستا هەمومان کۆچین لەسەرەوەی شتەکان هەمویان لە دەست کۆمەڵگای نێودەوڵەتیە بە تایبەتی ئەمریکا کە سەرپەرشتی هەموو ئیشەکان دەکات لەگەڵ جێشی عێراقی و لەگەڵ برانی پێشمەرگە و لەگەڵ ئەو هێزانەی کە پێکاتەکانی تر دروستیان کردووە من پێم وایە بۆ ئەوەی بۆ ئتمیعنان دانێک بەو
پێکاتانە ئەبواە هێزی پێشمەرگەش ئێمە باسی جێشی عێراقی ناکەین ئەبێ پەلەی کرد بە لە ڕزگارکردنی هەندێک لەو ناوچانە بە گوێرەی زانیاری ئێمە زیاتر لە ساڵێکە لە هەموو دەشینەینەوە من بە بڕوام وایە کە زیاتر لە 200 خەڵکی داعشی لێ نییە بەڵام کەواتە بەڵام هەموو ئەگەڕێتەوە بەشی هۆکاری سەرێکی ئەگەڕێتەوە لەسەر ڕێک نەکەوتنی لایەنەکان کەواتە لەم لایەنەشەوە ئێمە زەرمەند بووین بەڕاستی پێکاتەکانی ئەوێ ڕێک نەکەوت نەخێر پێکات حزبە گەورەکانە حزبە عێراقیەکانە دەوڵەتانی ئیقلیمین لەسەرەوەی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان ئاڵۆزیەکانی ئێمە و معاناتی ئێمە دوا دەخەن کەواتە کاکسەمەکرد زۆر بە کورتی لە ئێستادا تا چەند گرنگە وەکو کاکرۆمیوتی پێکاتەکانی دەشتی نینەوە ئیتر ئەوانیش ژوورێکی ئەمەلیاتە بێ هەر ناوێک بێت ئیتر ڕێککەوتن نامەیەکە بێ تێکێ بە کورتی لە بیدایەتەوە ئەوەم گوتێ دەبی مەجلیسێک تەشکیلکەی ئەوە باسی تەحەدیاتی ئەقلیمی وڵاتانی دەرەوەکە لەسەرەمە ئیقلیمی پەنجەی هەیە لەو لایە دەستی هەیە لە مۆزوعەکە وەخاستن بەغداد لە مۆزوعەکەیە لەبەروەیە کە مەجلیسەکە تەشکیل بکەین لەو مکەویناتانە و بە یارمەتی هەرێمی کوردستان و دیراسەتێک بکەین پێشی داعشات چ بوو چ نەبوو سلبیات چ بوو لە پاش بەس پێشەوەی ئەمن دەلێم هیوادارم لایەن سیاسەکانی کوردستان متفق بن لەسەر ڕیفراندۆم و ئیعلانی دەولەی کوردستانی حتا زۆر سپاس بەڵێ پەیامەکەت گەیشت بەڵێ gelek spas temaşavanên nêja bû mêvanên me em gelek spasyawan dikem mîvîdarîn serincên wan bolayên peywendîdar geş dibin û gelek spas bûye ku heya niha temaşavanên hêjayên me bin me bibînin da ku her dem xwe bibînin.